بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە و وادەی ناردنی موچەی مانگی چوار هەروە پرسی بە بانکیکردنی موچەخۆران بەکوێ گەیشتووە هەروە هەژماری میش چی بەسەردێت هەرچەندە بەشێک لە بەرپرسانی هەرێم باز لەوە دەکەن لەو ڕۆژانەدا دادگای فیدراڵی ڕوونکردنەوەیەک بدات لەو بارەیە ئایا چی بەسەردێت هەروەها موچەخۆرانیش ئەوانەی کە بە زۆر هەژمارەکان پێپڕ دەکرێتەوە لە بەردەم چ بژاردەیەکدان و بۆ قۆناغی داهاتوو بۆ پرسی موچە و داهاتی نانەوتی لە بینی هەرێم و بەغدا و نەوتیش چی بەسەردێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی عێراق لە لیژنەی دارایی قسەی لەسەر دەکەین کە بەڕێز یان لە ستۆدیۆ میوانمانە مامۆستا بەخێربێن سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە موچەوە دەست پێ بکەین بیستیم بڵێن ناردنی موچەی مانگی چوار باز لەوەکە دواکەوتووە چەندە پەیوەندی بەوەیە کە درەنگ لێرەوە لیستەکان دەڕۆن بۆ بەغدا لیستی موچە و میزانی مڕاجعە و هەرچەندە باز لەوەکە لە کۆتای مافتەیان سەرەتای هەفتەی داهات و موچەی مانگی چواریش بنێرێترێت بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کەناڵی پەیام لە ڕاستیە کاک حەکیم مەسئلەی مماتەڵەکردنی هەرێمی کوردستان لە دۆخە ئاساییەکەی دەرچووە هەر مانگێک بە پاساوێک لیستی موچە تەخیرەکە هەر مانگێک بە پاساوێک بڕێک زیادە ئەخاتە سەر لیستی موچە دوازارەوێت لەم ڕێگەوە حکوومەتی اتحادی بە شێوەیەک لە شێوەکان وا لێ بکا کە پارەکە بنێرنە هەرێم و ئیتر کۆتایی بێنن یاخود لە ئەساسەوە پارە نەنێرێ بۆ ئەوەی بڵێن ئەوەتانێک قەراری محکەمەی اتحادی دراوە عێراق پارە نانێرێ بەڵام هەموو مماتەڵەکان بەڕاستی لەلایەن حکوومەتی هەرێمەوە چونکە نەناردنی لیستی موچە یاخود هەموو مانگێک بڕێک مەبلەغێک پارەی زیادە خۆی بۆ خۆی ئەمە شتێکی ناسروشتیە چونکە لە ساڵاگە تەرفیع بێ یەک جار تەرفیع بێ هەرچەند تەرفیع لە هەرێم وەستاوە تەرفیع و عەلاوە ئەو شتانە خۆ موچەخۆری تازەدا نەمەزراوە ئەی ئەم پارە زیادیە چیە هەموو مانگێک کە قایمەی موچە نێرن بڕێک پارە زیادە نێرن کامە خۆی بۆ خۆی بۆ ئەوەی حکوومەتی عێراق لەم بڕە پارە بپێچێتەوە بڵێ مانگی پێشوو بۆ ئەوەندە بۆ ئەم مانگە بۆ ئەوەندەیە ئەوەی زانراوە نزیکەی 20 میلیارد زیادی کردووە کە موچەی چەند وەزارەتێکەکە بەتەکید عێراق پارە هەروە بە هەڕەمەکی نانێرێ بۆ حکوومەتی هەرێم و بەتایبەتی لە ئێستادا تەوتینەکە هێشتا جێگیر نەبووە بۆیە ئەمە بۆ دروستکردنی عەرقەلەیە بۆی موچەی فەرمانبەران دوا بکەوێت کە موچەی فەرمانبەران دواکەوێت کەناڵە فەرمی و نافەرمیەکانی ئەو دوو هێزە باڵا دەستە بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەست بکەن بەو بانگەشەی کە بڵێەوە عێراق پارە نانێرێ ئەوە تا محکەمەی اتحادی بڕیاری داوە و هەر چۆن کاتی خۆی ئایانود ئەوە وتان نەوتەکە تەسلیم کراوە بۆ عێراق پارە نانێرێ نەنەوتیان تەسلیم کردووە ئێستاشی لەگەڵ وێ بە قاچاقی فرۆشن لە ڕێگەی با بڵێن ناوخۆوە و ئەی نێرن بە دەرەوە بۆ قاچاق و بۆ تورکیا و بۆ ئێران باشە بەس زیادکردنی ئێستا باز لەوەکەی مانگی ڕابردوو لیستی موچەی بڵێن مانگی 449 بڵێن 949 میلیارد بوو ئەم مانگە بەرز کرابێتەوە خەرجی موچە بۆ 960 میلیارد لە کاتێکە بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەڵێن کاتمان پێویستە فەرمانبەرانی مەدەنی و نەمە هیچ پاساوێکی نییە ئەمە نەتاینی تازە دروست بووە بالعکس مەسەلەن ڕەنگە ئەگە تاینات بوو بێ لە بیدایەتی ساڵ و کۆمەڵە خەڵک خانەنشین بۆ و خانەنشینانەی لێلا چێکەواتە لە بریەوەی کەم بکە موچە لە هەرێمی کوردستانە بڕەکەی زیاد دەکا ئەمەش تەنها یەک پاساوی هەیە کاک حەجیم ئەوەیە کە ئەیانەوەی عێراق چونکە عێراق دیوانی ڕقابەی مالی و وەزارەتی داراییش بە هەڕەمەکی پارە نانێرن 20 میلیارد دینار یعنی 20,000 میلیۆنی ئەمە خۆی بۆ خۆی یعنی 40,000 مۆزەفی تازە تاین دەڵێن ئێستا دەستیان کردو بە دامەزران لە زەمینیەکان بەتەکید هەفتاوەشتا ئایا بۆ زیادکردنی دامەزراندنە یاخود بۆ پڕکردنەوەی شوێنی بندیوارە چۆنە ئەم پرسە گرفتێک هەیە کۆمەڵێک خەڵک لە یەک کاتە لە وەزارەتی دیفاعی عێراق ئەو فەوجانەی کە لە عێراق بوون و ئەو حیمایانەی کە لە عێراق بوون لەوێ موچەیەکیان هەبووە لە هەرێمی کوردستانیش لە مؤسسە عەسکەریەکە لە وەزارەتی پێشمەرگە موچەیەکیان هەبوو یەکێک لە ئەسبابی ئەوەی کەوا بەیاناتی وەزارەتی پێشمەرگە نانێرن ئەمەیە چونکە ئازان دەسەکان کەشفە بێ
ئەمانە وەکو قمارچی وان ئەزانن دەسی بەرامبەرەکەی چیتیایە بۆیە عراق سوورە لەسەرەوەی ئللا بێ هەژماری من نەبێت تەوتین بێ ئەمان بۆ سوورن لەسەرەوەی هەژماری من بکەن لەبەرەوەی ئەیانەوێ ئەمە هەر پەردەپۆشکەن و کەشف نەبن بۆیە ئێستا ئەزانن دوجار کە ناوی فەرمانبەرەکانە نێرن کۆمەڵە ناو دووبارەیە بێتەوە کە کۆمەڵی ناو دووبارەیە بێت و عراق ئۆتۆماتیکی هەندێکیان قەتعەکە بۆیە ئەوان دێن ئێستا بەپەلە لە هەندێک دەستگای عسکەری و ئەوانە خەڵکی تازە هەر لە ئێستەوە ئەڕۆن بە معلوماتی تازە و بە ناوی تازەوە ڕێگەی خەنە شوێنی ئەو کەسە تاینە بێ و ئەو سەنەواتە خزمەتەیشی بۆ هەیە ئەوە جۆرێکیانە جۆرێکی تریان ناوی وەهمی هەبووە ناو هەبووە موچەکەی وەرگیرا و نەفەرەکە نییە لە ئەسڵا ئێستا لەبەرەوەی کەشف نەبن دوای عراق تەدقیقی دیوانی ڕقابەی مالی بکە و ئەم کەسانە کەشف بن و ئەو وەزارەتانە بۆ وەزیر چووە بۆ گزیر چووە بۆ حزب چووە بۆ کادری حزب چووە بۆ مؤسسەی حزبی چووە ئەمانە کەشف بن بۆ ئەوەی کەشف نەبن ئەم پەردەپۆشانە ئێستاکەن و دڵنیابە لەوە دیوانی ڕقابەی مالی ئەعرق دیوانە یعنی ئەم دیوانە تەجروبەی 70-80 ساڵ حکوومەتداری هەیە لەبەرەوەی هیچ شتێکی لێون نابێ بۆیە ئێستش نەبێ ساڵانی ئایندە ساڵانێکی تر هەموو ئەمانە لە چوارچێوەی راپۆرتەکانی دیوانی ڕقابەی مالیە هەموو دەرەکەون بۆیە یەکەم موچە دواکەوتن هەرێم بەرپرسە لێی و هەرێم ئەوێ بەهانە عراق بەهانە بدۆزێتەوە مەسلەی و تایناتش ئەوەیە کە ئایانەوێ ئەو گەندەڵیانە پەردەپۆشکە باشە سەبارەت بە هەژماری من قسەی لەسەر دەکرێت ئایا چی بەسەردە ئەمڕۆژ جێگیری بەڕێوەبەری نووسینگەی مەسرور بارزانی لە تۆڕی کۆمەڵاتیە کەس باسی لەوە کردبوو لەم ڕۆژاندا دادگای فیدراڵی ڕاستکردنەوەیەک دەکات و تا کۆتایی لە هەژماری من بەردەوام دەبن تا هێڵی کۆتایی قراری محکمة اتحادي قرارات المحكمة الاتحادية بات وملزمة محكمة اتحادي لهيج حالتك أو قراريك أيدا آمادنية جاريك تصحيح بو قرارك ليك حالتان به كسكالايك تقديمك لي دعوايك لمحكمة اتحادية كري تفسير لسر قضية بك دواي فتريكي زمني 6 مانگ 3 مانگ سالك 2 سال دواي تفسيري همان ما دليل بكي رنگا جوابكي محكمة اتحادي جواز بۆ نمونە لە ساڵی 2010 کاتێک داوای ئەویان لێ کرد کوتلەی پەرلەمانی ئەکبەر چییە ڕەیەکی هەبوو لە ساڵی 2010 ڕەیەکی تری هەبوو بۆیە محکمەی اتحادی وتوێتی مەسئلەی تەوتین لە ڕێگەی بانکی حکومی فیدراڵی وەکرێ نقطە سەری دێر لە سەردانەکەی ئەم جارەی سەرۆکی هەرێمە لەگەڵ سوودانی دانیشتووە داوای ئەوەی لێ کردووە کە هەرچۆنێک بێ هەژماری من بخرێتە ناو ئەو پرۆسەی تەوتینە تەبانەمان وتویانە ئێوە پارەکەمان بنێ هەژمارەکە ئێمە زۆرترین فەرمانبەری ئێستا تۆمار کردووە هەر ئەوەشە کە فشار لە ئێستا لە زۆنی سەوزە بەردەوامە ئەیانەوێ بە شێوەیەک لە شێوەکان هاوکاری حکوومەتەکەی پارتی بکەن چونکە خۆیان شەریکن لەگەڵیا شەریکن لە تەواوی گەندەڵیەکانی حکوومەتەکەی پارتیە بۆیە یەکێتی بێبەری نییە لەو گەندەڵیانەی کە کراوە بۆیە وتویانە هەژمانی من ئەوان وتویانە بابە ئێمە قەراری محکمەی اتحادی زۆر وازەحە کە ئاڵێ ئەو بانکانە بێ بانکی حکومی فیدراڵی بن ئەو بانکانەی کە ئێوە پێشنیارتان کردووە بانکی ئەهلین یەک دوو ئەمە وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی سەرپەرشتیەکە ئێمە ئەگەر پارەماندا بە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم و ئەو بخاتە هیچمان نەکردووە بۆیە هەردوو لایەن باشە زانن حکوومەتی عێراق ئەزانێ بۆ تەوتینیەکە حکوومەتی هەرێمیش ئەزانێ بۆ داوای هەژمارەکە حکوومەتی عێراق ئەوێ ئەو ژمارە زۆرە لێشاوە فەرمانبەرەی کە لە ساڵ 23 موچەخۆرانی عێراق لە هەرێمی کوردستانە ئەوێ تەصحیحی ئەمە بکە تەوان زۆر مطالبات هەبوو بەوەی کەوە کە ئەگەر بێنە سەر ئەوەی 682,000 مقارنەتەن بۆ 3 ملیۆن و ئەوەنە نزیکەی لە ساڵ 23کە ئەی لە کاتێکە 1,255,000 لە ئەسڵی 3 ملیۆن ئەکاتە لە ساڵ 33 کاک حەکیم ئەوان لە عێراق قەناعەتیان وایە ئەبێ ژمارەی فەرمانبەرانی هەرێم
لە 111.6 تێنەپەڕێ کەواتە لە ڕێگەی تەوتین و ئەیانەوێ ئەو ڕقەمە ڕاستکەنەوە حکوومەتی ئیتیحادی ئەمە منهەجەکەیەتی بە زیعلانی ناکەن حکوومەتی هەرێم ئەوێ ئەم 1,255,000 کە ڕەنگە 255,000ەکەی بە شێوەیەک لە شێوەکان بندیوار و فڵان و فیسار و ئەوە سووری و تورکی و ئێرانی بن ئەوێ ئەم گەندەڵیە بەردەوام بێ ئەوانەی دوو موچیان هەیە سێ موچیان هەیە ئەوانەی بە ناوی پێشمەرگەی کۆن و چوزانم بە شێوەیەک لە شێوەکان تاین کراون خانە نشین کراون یانە پەردەپۆشکەن بۆیە حکوومەتی ئیتیحادی سوورە لەسەر ئەوەی کابێت تەوتین بێ لە کاتی سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ لای سوودانی داوای کردووە لە ڕاوێژکارەکەی کە کوردە وتوێتی ئیستیفسارێک داوا بکە لە ڕئیسی محکەمەی ئیتیحادی بۆ مەسئلەی تەوتین بزانە ئیمکانی هەیە هەژماری من بەشێک بێ لە تەوتین ئەگینا وتوێتی ئەگەر ئێوە قەناعەتتان وابێت تەوتین بەشێک بێ لە هەژمار ئەوە کۆتایی هاتووە محکەمەی ئیتیحادی بڕیاری خۆی داوە ئەکرێ هەژمار ئەوان قەناعەت سوودانی بۆ سوودانی لەبەرەوەی وعدی پێدراوە کابینەی داهاتووی سەرۆکی حکوومەتە سەرۆکی حکوومەت پێویستی بە کورسیەک هەیە بە دەنگێکی پەرلەمان هەیە نەک ئەو ژمارەی کە پارتی و یەکێتی دەنگیانە بێ بە تایبەتی کورسیەکانی پارتی بۆیە جۆرێک لە مجاملەیەکە و سوودانی خۆی بۆ خۆی دوخل پەرلەمان بووین بەیەکۆ ئەی ناسم و هاتۆتە لیژنەی مالی و قسەمان بەیەکۆ زۆر کردو پیاوێکە لە ئەساس و حەزی لە حەلی سێهەمە لە طریقی سێهەمە هەمیشە ئەڵێ وازبێنن لە ڕێگەی یەکەم وازبێن لە ڕێگەی دووەم وەرنبار بە ڕێگەی سێما بڕۆین بزانین نەمانگەێنێتە چ نەتیجەیە سوودانی بە حسابی خۆی داوای تەفسیرێکی کردووە لە محکەمەی فیدراڵی کەوا تەفسیرێک بدۆزێتەوە بۆ تەوتین ئەگەر محکەمەی ئیتیحادی ڕازی بێت لەسەر ئەوەی کە بانکە ئەهلیەکان بەشدار بن ئەوە ئەڵێت بانکەکانی ئەو بانکە ئەهلیانەی کە لە ناو هەژماری منان بۆیان هەیە لە ڕێگەی ڕافیدەین و ڕەشیدۆ بەشدار بن لە ڕێگەی ڕافیدەین و ڕەشیدۆ نەک مباشر ینی ئەژمارە سەرێککە لە ڕەشید و ڕافیدەیمی دوایی تەحویلی پارەکە دوایی مەسەن تەحویلی پارەکە بکرێت بۆ ئەو بانکانەی لەبەرەوەی لە هەرێمی کوردستان لقیان هەیە ڕەشید و ڕافیدەین نییانە بەڵام TBI هەیە ئەوەی لای من معلومەیە و بەدەستمان گەیشتووە سەرۆکی هەرێم سەردانی ڕئیسی محکەمەی ئیتیحادی کردووە ڕئیسی محکەمەی ئیتیحادی پێیوتووە بە ڕوون و ڕاشکاوی بڕیارەکانمان بۆ خزمەتی گشتیە خزمەتمان بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە خزمەتمان بە پرۆسەی سیاسی کردووە فەرمانبەرمان لەو دڵە ڕاوکێیە ڕزگار کردووە بۆیە نە بڕیاری تەصحیحی بڕیاری پێشومان نەدەین نە ئامادەین هیچ تەفسیرە بکەین جیاواز بێ لەو تەفسیرەی کە کردومانە دوو فەقەرە نە بڕیاری تەصحیح دەین چکە ناتوانن بڕیاری تەصحیح بدەن و تەڵەبی تازەیش نییە تاوەکو ئەو قەزیە بێ کۆمەڵی خەڵک بڕوا دیسان سکاڵا بکە ئەمە لەسەر ئەساسی سکاڵای تیمی پارێزەرانی یەکگرتوو لەگەڵ ستاندەرە و لەگەڵ مامەسایانی ناڕازی بە ئەو جهودە زۆر گەورە و شۆرشەسپێی کە کردیان توانیان ئەم محکەمەی ئیتیحادیان بڕیارە بە بۆیە دیسان ئەبێ هەمان قەزە بێتەوە ئینجا محکەمەی ئیتیحادی بڕیاری تازە بدا ئەمە مستەحیلە بۆیە جاسم عەبود زۆر بە ڕاشکاوی بە سەرۆکی هەرێمی وتووە نە تعدیلی قەرارەکەیەکەین تەصحیحی قەرارەکەمانەکەین و نە ئامادەین تەفسیرێ بکەین جیاواز بێ لەو تەفسیرێک کە کردومانە بۆیە چاوەڕێیەکەن لەم چەند ڕۆژە ئەگەر بکرێ مراعاتی حکوومەتەکەی سوودانی بکرێت چکە ڕەنگە ئێستا مەعمەعەیەک هەیە لە ناو ئینا چکە حەلبوسی دوای ئەوەی نەیانهێشتووە سەرۆکی پەرلەمان لە حیزبەکەی ئەو بێ چوار پێشنیاری کردووە بۆ حیزبەکەی کشانەوەی لە پرۆسەی سیاسی کشانەوە لە پرۆسەی سیاسی ڕەنگە شتێکی سادە نەبێ ڕەنگە هەڵوێز بێ لەگەڵ مقتەدا سەدر و پارتیە بەوەی کاویان لابردووە ئەو تۆڵە بەوە بکاتۆ داوای ئەویان کردوێ یا دیراسی وایان کردوێ لەگەڵ پارتیا سەحب بکەن لە حکوومەتەکەی سوودانی کە ئەو دوانە سەحب بکەن لە حکوومەتەکەی سوودانی تووشی احراجیەکە بێ بۆیە سوودانی بە دوای دەرچەیە کاگەڕێ بەڵام دەرچەکەی ئەو دەرچەیە نییە کە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێم پێیان خۆش بێ دەرچەکە هەر ئەوەندەیە بانکەکانی ناو هەژماری من بۆیان هەیە ئیسفادە لە TBI و
ڕایشید و ڕافیدەین خۆ لە بڕیارەکەی دادگای فێدراڵ لە بەشی دوومە دەڵێ موچەخۆران لە نزیکترین بانکی متمانە پکرای بانکی ناوەندی لە ناوچەکانی خۆیان لەگەڵ منفەزەکان موچەوەەر بگرن ینی خۆی تێدا لە سەرتاشەوە کە بڕیارەکە دەرچووە خۆ ناغی یەکەم تەوتینەکەەوە لە بانکە حکومیەکانە تەفسیرەکەی بەو شێوەیە بوو کە تا تەوتی جێبەجێ بێ ئەتوانێت لە ڕێگەی بانکی مراسیلۆ ئەتوانێت لە ڕێگەی وەکالاتی معتەمەدۆ لە ڕێگەی نووسنگەی حەواڵاتۆ تا ئەو کاتەی تەوتین تەواوی ئینەکان نگرێت خۆ ناکرێت مەسەن هەموو فەرمانبەران تەوتی هەر ئاوا تەفسیرەکەی کرد هەڵێ لەبەرەوەی تەوتین لە ئێستادا عەمەلیەیەکی ئاسان نییە بۆیە بە شێوازەکەی پێشوو تا ئەو کاتەی تەوتین تەواو بێ مەسەن لەوانەیە نیوەی فەرمانبەرانی هەرێم تەوتین بکرێن نیوەی بەکار بدرێن نیوەی هەر بەکاش بدرێ یاخود نیوەکەی تری لە ڕێگەی بنووکیترەوە یاخود مەسەن وا بکات لە فەرمانبەران چێ کارتی هەیە لەو بانکە معتەبەرانە هەیە لە ڕافیدەن هەیەتی هەیە لە TBI هەیەتی بۆیە مەسئلەی هەژماری من حکوومەتی ئیتیحادی چاک ئەزانێ هەژماری من یعنی پەردە پۆشکردنی ئەو ژمارە زۆرە وەهمیە لە فەرمانبەرانی هەرێم کە دوو موچە و سێ موچە و موچەی عێراق و موچەی هەرێمی تایە بۆیە ئامادە نییە واز بێنێ لە تەوتین لەبەرەوەی پشدەسوورە بە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی باش بەس ئێستا ماوەسە بۆی ڕوون بێ لای بینێرە ئەوەی کە جیاوازی چییە ئێستا گەر بڵێن بە بانکی کردنەکە لە بانکە حکومیەکان بێ و کاتە وەزارەتی دارایی عێراق ڕاستەخۆ پارە دەنێنێت بۆ بانکی ڕەشید و یەکەم فەرمانبەری هەرێم ڕزگارێ بێت لە دەست ئەو دوو حیزبە باڵا دەست باش ئیتر ناتوانن بڵێن ئەگەر دەنگە نەدا بە ئێمە موچەکە دەبڕێ باش مەسەلەی پلەبەرزکردنەوە لە عێراقەوەکرێ مەسەلەی تعیناتی تازە لە عێراقەوەکرێ مەسەلەی حەسب استحداث و حەسبی وەزیفەی لە عێراقەوەکرێ بۆیە ئەمانە ئەبنە موچەخۆری دەوڵەتێکی فیدراڵی کە ناوی عێراقە هەرێمی کوردستان سەیتەرەی نامێنێ بەسەر ژمارەی فەرمانبەرانە ساڵانە ئەگەر تعیناتی تازە هەبوو ئەوە حیسەی هەرێمی کوردستان 12.67 ئەگەر لە حاڵەتێکا بتوان بیکەنە لە سا چواردە لەوە زیاتر سەرۆکی حکوومەت ناتوانێت بە مەکرەمە 20 بۆ ئەم و 30 بۆ ئەو 40 بۆ ئەو 100 بۆ ئەو 500 بۆ ئەو ئەمە لە دەست حکوومەتی هەرێمە دەرئەهێندێ موچەخۆری هەرێمی کوردستان ئازادە بێ وەکو هەر موچەخۆرێکی تری عێراق ئێستا لە عێراق هیچ هێزێکی سیاسی ناتوانێت بڵێ بە فەرمانبەرێک بڵێ ئەگەر دەنگ نەی بە هێزەکەی من موچەکە دەبڕن چکە موچەخۆری حکوومەتە لێرە موچەخۆرەکان موچەخۆری حکوومەت نین موچەخۆری حکوومەت نەبوون مەسەڵەن ئێستا مامۆستا بەدەل بەرواری لێرەوە سڵاو ڕێزم بۆ هەیە موچەکەیان بڕێوە لە بەرەوەی داوای موچەی بۆ هاوڕێکانی خۆی کردووە کە موچەکەی تەوتین کرا ئیتر هێز نییە بتوانێت موچەکەی بەدەل بەرواری ببڕێ و هەزاران لە بەدەل بەرواریەکان بەڵام ئەگەر هەژماری من بێ موچەکەی ئەبڕن تەرفیعەکەی ئەبڕن متابعەیەکەن مراقەبەیەکەن هەموو شتێکی لەگەڵ بەس ئێستا جیاوازەکەەوە بوو لە هەژماری من وەزارەتی بڵێن هەرێم دەیویست پارەکە بێت وەزارەتی دارایی هەرێم بە کاش دوای خۆیان بیکەنە ناو بانکەکان بیکەنە ناو بانک هەر بانکێکیان بەدڵ بێ ئەنجا ئەو پارەیە کۆمەڵەشتی تێ هەیە کاکات باش مەسەن پارەیەک دێ مەبلەغی 900 ئەوەندە 960 ملیاردی باش ئەوان بە تەواوی نایخەنە بانکەکان مەسەن وای لێەکەن تۆ فەرمانبەرێکی ئەتوانی هەموو مانی ملیۆنێکت هەیە ئەتوانی هەفتەی 250,000 لێ سەحب بکەی بە چوار هەفتە اینجا 250,000ەکەی لێ سەحب بکەی ئەو وەختە ئەوان ئیشیان بەم سیولەیە ئەمە لە حساباتی لە محاسبە پێوتێ حساباتی تەجمیلی ئەتوانن استثماراتی لەیلی پێ بکەن استثماراتی لەیلی ئەتوانن ئەم بانکانە تەعامل بەم سەرمایە بکەن لە ڕێگەی مزارەبەوە مەسەن بۆ چەند سەعاتێک پارەیە خاتە حسابی بانکێکی دەولی بە دۆلار بێ بەچی بێ دوایی لە بری ئەوە فایدەیە وەرەگرێ حسابی ئەو فایدە وەرەگرێ ئەمە کۆمەڵێ شتی غامیز لەناو ئەم قەزیا هەن تەنها ئەوانەی لە بانکایشەکە نەزان چۆن نەکرێت بۆیە هەژماری من کاک حەکیم بیان هەژماری من وەکو وایە 8 مار بێن بۆ مۆزەفێک کێشە چییە لەگەڵ هەژماری من مامۆستاوە تەفسیرەکەت پێ وەکو مار وایە 8 ماریە بۆ هەر فەرمانبەرێک دائیرەکەی زەختی لێەکە وەزارەتەکەی زەختی لێەکە حیزبەکە زەختی لێەکە مەسئولەکە زەختی لێەکە هەر یەکە و بە کەیفی خۆی زەختی لێەکە هەموویان وەکو وایە هەر فەرمانبەرێ 8 مار بێ بووی بەس ئێستا تەفسیرەکەی دادگا
پێدوانی ئەوەی ڕووبدا کە هەرەوە جێبەجێ بێ پارەکە بە کاش بێتە وەزارەتی دارایی هەرێم اینجا پارەکە کاتە وەزارەتی دارایی هەرێم وەزارەتی دارایی هەرێم وەزارەتێکی دەستپاک ینی جێگەی متمانە نییە کاک حەکیم بۆ ئەم قسەی لە خۆمانەوەکەین نەخێر ئەڵێن موچەیەکەممان کە هات وەزارەتی دارایی هەرێم بۆ ماوەی 15 ڕۆژ دوای خست باش بە چه حەقێک پارە دواق خاڵی دوو چەند ساڵە تەرفیع و عەلاوەی وەساندووە موچەی کۆمەڵی خەڵکی بڕیوە لە بیرمانە کە لە کاتی دروستبوونی بزوتنەوەی گۆڕانە موچەی هەزاران کەس بڕا لەبەرەوەی وەزارەتی دارایی هەرێم وەزارەتێکە بە قەراراتی حیزب ئیشەکە بۆیە حکوومەتی عێراقی ئەیەوێ فەرما محکمەی ئیتیحادی زۆر بەوازحی لە مقدمەیەکە زۆر جوان باسێکە ئەڵێ نەبوونی موچە واکە کە ئینسان فەقیر بێ کە ئینسان فەقیر بوو دین لە دەسەدا کەرامەت لە دەسەدا موچە لە مەرکەزۆ بێت ئاخر ئەوە ئەو مەبدەئەیە کە جیاواز لەو مەبدەئە قەومەچێتەی کە هەیە ئێمە ڕوبەڕووی ئەو مەبدەئە قەومەچێتەی ئەڵێ قەیچێکە با دزەکانی ناوخۆ بیخۆن مهم ئەوەیە پارەکە کورد بیخوا نا ئێمە ئەڵێن پارە ئیستیحقاقە پارە ئیستیحقاقە موچە ئیستیحقاقە کەس نەتوانێ موچەی من دەستکاری بکات لە هیچ کوێ بۆ ئەمان موچەکانیان کاتێ خۆی لە مەجلیسی حکم بوون وەزیر بوون پەرلەمانتار بوون بۆ بەرپرسیان هەیە یا وەزیر نەبوو بێ یا پەرلەمانتار نەبوو بێ یا پۆستێک لە پۆستە باڵاکان نەبوو بۆ موچەی خۆیان ڕەوز ناکەن لەوێ کام بەرپرس وازی هێنا لە موچەکەی بەغاو بڵێ من موچەکەی هەرێم بوێ و بالعکس زۆربەی زۆریان موچەی بەغدایان هەیە بۆیە هەژماری من هەشتماری ئەو مەقبول نییە قانونەن قەراری محکمەی ئیتیحادی لە ڕووی قانونەوە لە ڕووی پرەنسیپی دەوڵەتداریوە ئەبێ موچە بە شێوەیەک لە شێوەکان یەک سیستەمی هەبێ لە وڵاتە باشە بەس ئەو کات ئەگەر تەفسیری ڕاستکردنەوەیەک ئەگەر کرا وتیاوانیش دەتوانن بەشدار بن لە ڕافیدەین و ڕەشید وەرەگرن خۆیان ڕاستە خۆڵی چی دەبێ بۆ نمونە ئەو کاتە ئەگەر تەفسیرێک کرا ئەوانەی کاتیان هەیە لەو بانقانە لە هەژماری من ئەم بانکانە عمولەیەکیان دەسەکەوێ باشە ئەم بانکانە لە بەرەوەی بانکان بانکی بەرپرسانە دەسەڵات ناتوانێت لەو کاتێشان ناتوانێت بەس ئەمە بۆ وای لەکەن ئەیانەوێ شتێک لە سیاسەتا پێوڵە حفظ الماء الوجه بۆ ئەوەی هینی خۆیان بپارێزن بڵێن ئەوە تا هەژماری منمان هەر سەلمان هەژماری من کۆتایی هاتووە کاک حەشیم لەوانەیە کۆتایی هاتووە لەوانەیە وەکو ناو حکوومەتی عێراقی مراعاتی ئەوەی بکە کاتی خۆی نسبەی 12.67 و نسبەی لە ساحەڤە ئێمە زۆر داکۆکیمان کرد لەسەرەوە کە بێ ئەو بەشە وەکو لە ساحەڤە بێ ئەوان وتیان باشە لای ئەبین لە ناو موازنە بۆی ئەحراجی بۆ ئێوە دروست نەبێ کە ئایکەین بە 12.67 بەڵام حسابەکە 12.67 دانێ لای ئەبین لە ناو موازنە ناڵێن هەرێمی کوردستان 12.67 ئێمە نیگەران بووین لەوەی کە لە ساحەڤەکەیەکەن بە لە 12.67 وتمان دەنگ نادەین دوجار وتیان دەنگ بن دەنگ نادەن موازنە تێپەڕێ بەڵام بۆ ئەوەی لە ناو موازنە نەبێ ئێوە حراج بن لە ناو موازنە لایەن برد بەڵام وتیان لە ناو موازنە لایە بین بەڵام حسەکەرەوە نەداین وتمان جاوە فێڵە خۆمان لە خەڵکی خۆمان یەکەین نەخێر ڕازیمان نییە یا بێ لە ساحەڤەدان ئاگەداتاننا ئێمە 12.67 دانا دەنگ نادەین ئەو لە 2016 دەنگمان نەدا لەسەر و فەقەرەیە باشە بەس ئەگەر زانیاری نەنێرن بۆ بە بانکیکردن لە حوتی مانگەوە تحملی مەسئولیەتەکەی وەزارەتی دارایی هەرێمەیکا فەرمانبەران ئەتوانن سکاڵای یاسایی تۆمار بکەن لەسەر وەزارەتی دارایی چونکە وەزیر و ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسئولیەتی یەکەم هەڵەگرێ دووەم مەسئولیەت وەزیری داراییە فەرمانبەران کە موچەیەکی بۆ هاتووە ئەو وەزارەت و ئەو حکوومەتە گرتویانە ئەتوانێت سکاڵای یاسایی لەسەر ئەوانە تۆمار بکە ئەگەر تنی کەنەوە عێراق ئەوانە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان متهم تۆهمەیان بدرێتە پاڵ و ئەوەی کاتی خۆی وتومە کە ملاحقەی قانونی بکرێ ئەموالی منقولە و غیر منقولە و سەفەرشیان لێ مەنع بکرێ بەس دەبێت سکاڵەکە تۆمار بکرێ عادەتەن کاک حەکیم کە نزاعێک دروستە بێ لە بینی دوو کەسا دوو مؤسسە ئەڵێ المتضرر يلجأ إلى القضاء ئەوەی کە زەرمەندە پەناباتە بەر دادگا بۆیە فەرمانبەران ئەگەر موچەکانیان دواکەوت بەهۆی
پێنەدانی زانیاری لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێویستە مامۆسایانی ناڕازی خاوەنی شۆرشە سپیەکە سکاڵا تۆمارکەن لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێم میماوە بەسەر چوو و ستافی وەزارەتی دارایی کە ئەرقەلەن لە بەردەم نردنی زانیاریەکان بۆ وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی. باشە بەس بە زۆر ئێستا بۆ نمونە سلێمانیش بەڕێز کەمێک ئاماژت بکرد بە زۆر پڕ دەکرێتەوە یەکێتی بڵێن خۆی شەریکە یاخود پشکی هەیە ئەو داکۆکیە دەکات یەکەم شەریکە لە هەموو گەندەڵیەکان دووەم پشکی هەیە لەو قەزیە سێهەم بە شێوەیەک لە شێوەکان مراعاتی پارتیەکە من بە خۆیان وتووە من تێناگەم ئێوە بۆ مفاوەزات لە بەری پارتیەکەن ئەمان ئەیانەوێ هەرچۆنێکە بێ پارتی بە خاسیری وحید دەرنەچێ لەو معادلەیە بۆیە ئەیانەوێ ئەگەر مەحرومی تەواو نەبن لە قەزێکە نەوەک پارتی ڕێگەیەکی تر بدۆزێتەوە بتوانێت بۆیە ئەمانش بڵێن ئێمە لە مەسەلەی هەژماری منە ئەوەتانی هەموو فەرمانبەرانی خۆمانمان ئیجبار کرد کە هەژماری منیان تۆمار کرد بۆیە ئەو بانکانە کاک حەکیم ڕۆژێک من لەگەڵ یەکێک مەسئولی حرەکەی مالی لە بانکی مرکزی قسەیەکی کرد لە ناو لیژنەی مالیە وتی سویلەمان کەم بۆتە وتم هۆکار چییە سویلەتان کەم بۆتە وتی ئوستاد پارە چووەتە هەرێم و ناگەڕێتەوە وتم بۆ خۆ هەرێم ئەتوانێت وتی ئوستاز هەشتا و ئەوەندە بانک هەیە 30 بانکیانی بەرپرسانی ئێوەن جا نازانم قسەکەی و تاچە ئەندازەیە ڕاستە بەڵام بانکی زۆر هەیە هی خەڵکی بەرپرسانی هەرێمی کوردستانە و لە مەزادی عوملە بەشداریان کردووە 4 ملیار و 5 ملیار و مانگانە و ساڵانە پارەیەکی زەبەلاحێن لە دۆلار وەرگتۆ لە بانکی مرکزی و لە بازار ڕەش فرۆشتویانەتەوە ئەی بۆ خەزانەی ئەمریکی بانکی کوردستانی قسە لیستی با بڵێن نەحزوورین لە بواری دۆلارە لە بواری دۆلارە بۆ چونکە یەکێک لە هینەکانیانەوەیە کە دۆلاری دیناری تەزویری هێنا یەکێک لەوان تەعاملی بە دۆلار کردووە ئەمانە هەمویان لە ژێر ڕەقابان کاک حەجی بۆیە ئەو بانکانەی هەرێم بانک نین دوکانێکی حەواڵەن بۆ مەزادی عوملە کراونەتەوە پارە بەوەرگرن لە بانکی مرکزی و بە مەزاد بە بازار بیفرۆشن باشە بەس ئەمڕۆ هەندێک میدیای بڵین دەسەڵات بازەوەکەن ئەمریکیکان کێشیان لەگەڵ ڕەشید و ڕافی دەین و وتیان ئێمە لە بۆ پارەی پێشمەرگە هەرخۆشی کەم کراوەتەوە ینی پێشتر 20 میلیۆن دلار بێ 150 میلیۆن دلار نەخرێت نەینێرن بۆ هەرێم من ئیدعا ناکەم و هەرگیزش دیفاع لە ڕەشید و ڕافی دەین و TBIش ناکەم ئێمە لە لیژنەی مالی بووین گەندەڵیان زۆر هێنا لەسەر ئەو بانکانە بەڵام ئێمە باسی قانونەکەین و باسی قەراری مەحکەمەی اتحادیەکەین ئەو بانکانە بانکی عراقین بانکی حکوومەتن ڕەسیدیان لای حکوومەتە هەر وەدایعێکیانون بێ شەریکەی حفزی وەدایع هەیەی پارێزێ قەراری مەحکەمەی اتحادی شتێتی لەو بانکانە پارەکەژی کێ هی حکوومەتی عراقی وەزارەتەکە کێ وەزارەتی دارایی حکوومەتی اتحادیە بۆیە بۆقەکانی دەسەڵات کە بە پارەی دزی نەوت و قاچاقی یەنەکرێ هەرچی بڵێن ئەمریکەکان چه دەخلێکیان هەیە بالعکس ئەمریکەکان و توانە هیچ مەجالێکتان نییە ئیلا بێت تەعامل بکەن لەگەڵ تەوتینە چونکە ئەمریکیەکان زۆر حساسن بە بانکە ئەهلیەکان و کۆمەڵێ لەو بانکانیان خسۆتە ژێر ملاحەزەوە یەکێک لەو بانکانەی لەناو هەژمارایە پێشتر لە پرسی دۆلارە سزادراوە یەکێکە لە دۆلار سزادراوەکان یەکێکی تریان لەوانە هی وڵاتێکە کە 13 ساڵە موازنەی نییە کە بانکی مرکزی ئەو وڵاتە ئیفلاسی کردووە بەڵام وەزیری دارایی لە چاوپێکەوتنەکەی باسی لەوکە و بانکە سەرمایە هەیە سەرمایەکەی لەکوێ وەکو وەڵامێکی پێمای بەڕێزت بۆ قسەی زۆر باشە بانکی کەپیتال بانکی ئوردونی کات خۆی من لە ئوردون لە سەفەرێکا بووین چوین بۆ لای سندوقی نەقدی دەولی بوو یا بانکی دەولی بوو مدیری ئەو بانکانیان بان کرد بوو لە منی پرسیوتی لە هەرێم 150 میلیۆن دلاریان دەست بە سەراگرتووم وتم بانکەکە ناوچێوتی کەپیتال بانکی ئوردونیە وتم چۆن وتی پارەکەیان یاو بە مەعاشەڵم کوا پارەکەم ئەڵێن پارەکە وڵا سەرفان کردوڵم چۆن ئەڵێن ئەوەکەی مشکلێ سەرمایە و فەرموو سەرمایەکەی میزانی عمومیم بۆ تەڵحکە ئەگەر ڕەدی منی داوەتۆ با میزانی عمومی ئەو بانکەمان بۆی بکە بابزان حسابی مەطلوبات و مەوجودات و حقوقی مولکیە
بابزان حسابی ئەسم و سەنەداتی چەنە، بابزان لە چەندێک لە نشاطی تیجاریە، چەندێک لە نشاطی استثماریە بەشداری کردو. خۆ بە قسە ناکرێت کاکە ئەمە علمە، ئەمە خەڵکی شارەزات قسەکە لەسەر بانک. بەس خوار وەزیری دارایی دەگو هەژماری من خزمەتگوزاری زیاترە لە بانکە حکوومەتی. خزمەتگوزاریەکانی کامانەیە؟ ئەو پارەی معاشی نییە بیدا کاک حەکیمیان، ئەو پارە هاتووە ڕای گرتووە. ئێستا خزمەتگوزاری پێشکەشەکە بەچی پێشکەشیەکە؟ بە سەرمایەکرێ. هەموو ئەو بانکە ئەهلیانە قانونی بانکی مرکزی وایە کە یەکی 250 ملیار بدەن. 250 ملیار هی هەر چوار پێنج بانکەکانە کاتە ملیارێک و تریلیۆنێک و ئەوەنە. ئێ موچە یەک مانگ نەدەن، موچە نەیە یەک مانگ ناتوان موچە دووبارە بکەن. خۆ سەرمایە ئەوانە چی؟ کام لەو بانکە فەرموو بزانین نسبەی وەدایعی چەندە. لە هەرێمی کوردستانە تۆ کەسشکە بەی پارە لە بانکدانێ وەکو وەدیعە بەتایبەتی لەو بانکانە. بۆ بانک نییە ئەهلیە و لەم شارەی ئێمە هەیە کە خەڵک وەدیعەی داناوە ئێستا وەدیعەکەی نادەنەوە. بانکی مرکزی خسوێتە ژێر ملاحەزات و خسوێتە ژێر وەسیەوە. لەبەرەوەی بانکی ئەهلی زمانی نییە کاکەچی. حکومێکە زمانی موچە نەفۆتەوە ئێستا مامۆستا لە بانکە عێراقیەکان. حکومی زمانی نەفۆتاوە لەو بانکە حکومیانە هی موچەی موچە خۆرانی عێراق نەفۆتاوە. تا ئێستا کاک حەکیم هەموو دنیا ئەزانێ، هەموو وەزارەتی دارایی ئەزانن کە موچەی ئەو فەرمانبەرانەی لە مووسڵ بن دوای ئەوەی مووسڵ ئازاد کرا هەموو موچەکانیاندان. دەفەرمون حکوومەتی هەرێم چەند مانگ موچەی لایە؟ بەڵێ 15 موچەی تاوە نەدرا و 34 بە پاشە کەوت و یەک موچیان بداتەوە. خەڵک خزمەتگوزاری ناوێ یەک موچیان بداتەوە. ئامادەیە لە قەرزەکانیان لە قەرزی هەوڵاتیان ئەڵێ لە ساوانەی خۆشە بم، بەڵام خۆی ئامادە نییە قەرزی خەڵک بات. باشە بە سندێک ڕخنە دەگرن دەڵێن بۆچی ئەوەندە وەسفی بانکە حکوومەکانی عێراق بکرێ ئەوەی هەرێمیش مەسەرەن هەردوو ئەوەی بڵێن ئەوەی هەرێمیش ئەو ڕکلامە بۆ بانکە ئەهلیەکان. حەکیم من قسە لەسەر سیستەمەکەم. لە دنیا بانکی حکومی پێگەی بەقووەترە. خەزێنەی وڵات دەتوانێت تەمویلی بکات، بەس خەزێنەی وڵات تەمویلی بانکی ئەهلی ناکە. لە کاتی ئەزمەی مالی عالەمیە ئەمریکا 750 ملیار دۆلاری خستە حسابی چەند بانکێک کە نزیک بوون لە ئیفلاسکردنەوە. بەڵام ئایا حکوومەتی هەرێم ئەگەر ئەم بانکە ئەهلیانە ئیفلاس بکەن ئەتوانێت پارەیان باتێ؟ ئەتوانێت پارەیان باتێ؟ ئێوە وەڵێ من خۆم ئەو بە عێراقیانەوە مفلیسە، ئەمان خۆیان مفلیسن. بەڵام عێراق ئەتوانێ پارە لە بانکی مرکزیوە بەهۆی فرۆشتنی سەنەداتی خەزێنەوە تەمویلی ئەم بانکانە بکە. لە ساڵی 2016 نەودا بەزی بۆ خوارچل و ئەوەندە دۆلار گەیشتە 34 دۆلار وانە. پارە بەشی نەیە کرد. سەنەداتی خەزێنەی بڵاو کردو حکوومەت لە ڕێگەی ئەم بانکانەوە بانکەکان سەنەداتی خەزێنەیان فرۆش بە بانکی مرکزی تەمویلیکردن بە پارە. ئێستا حاڵی حاضر 6 تریلیۆن دینار کاک حەکیمیان. باشە ئەم بانکانە ڕەشید و ڕافیدەین و TBI قەرزیان لای حکوومەت لای حکوومەت قەرز بەڵێ قەرزیان داوە بە حکوومەت و لە ئیسمارات ساڵانە لە ناو موازانە دوو جۆر قەرز هەیە، قەرزی داخلی و قەرزی خارجی. زۆربەی قەرزە خارجیەکان لەو سێ بانکە دەکرێت کاکەسی داخلیەکان. بەڵێ زۆربەی قەرزەکان کەواتە بانکانە سەرمایە عیملاقیان هەیە، بەراورد ناکرێت کوتلەی نەغدی نەک بەراورد ناگرێت. ئەم بانکانە بانکی حکومین حەکیم بانکی حکومین. تۆ وەک ئەوە وایە تاجرێک قاسەیەکی هەیە، قاسەکەی خۆیەتی، قاسەیەکی تریش هەیە لای دانراوە. ئایا پارەکانی خۆی خاتە قاسەکەی خۆی یا خاتە قاسەکەی لای دانراوە؟ حکوومەت ئیتیحادی نایەڵێ ئەو بانکانە. ئەو بانک یعنی حکوومەت. ئەو بانکی ڕافیدەین و ڕەشید و TBI یەک مودع یەک کەس کە ئەوانەی پارەیان لای بانکەکە داناوە، یەک کەس توێتە بەر دەرگاکەی وەدیعەیەکی لەو بانکە بێ نەیدەنەوە دەست بەجێ بە کامل مەبلەغ ئەو بانکە بێ ئیشاری ئیفلاس بکە. دەی چ بانکێکی هەرێم پارەی لا دابنێ ئەتوانی دەوای بکەی. چەند مقاول هەیە لەم شارە و لە هەولێر و لە دۆک پارەیان لای حکوومەتە و نایەندات. پارەیان لە بانکی فڵان و فیسار و عەلان هەیە حیجز کراوە نایدەن. بۆیە قەزێکە قەزێەوە نییە من دژایەتی بانکێ بکەم، نایان ناسم
بەخوای ئاسمانەکان نە بەرپرسی بانگە ناسم، نە مەسئولی علاقاتیان ناسم، نە ئیدارەیانە ناسم، نە سەهمم هەیە لە بانک لە هیچ بانکێک لەسەر زەویە، نە ئەسومم هەیە نە سەنەداتم هەیە. بەڵام سیستەمی بانکی لە دنیا بانکی حکومی قەویترە لە بانکی ئەهلی. باشە ماوسە چەند خولەکێک بانکی ئەهلی کاک حەکیم هیچ شەخصە، بانکی حکومی هی حکوومەتە، حکوومەت و شخص کامیان سەرمایان زۆرە. باش چە خولەکێکمانەوە بە کوردی سوپاس دەکەین لەسەر داهاتی ناناوتیش لەسەر هاوتاکردنی موچەش چونکە زۆر پرسیار دەکرێت ئەمە ڕوودەدا پلە بەرزکردنەوە قانونی 22 جێبەجێ قانونی 22 جێبەجێ بێ و تعدیلەکەی بەسەر موچەخۆرانی هەموو عێراقدا. بۆیە کاتی دەوێت یەکەم کاتێوێ دوو موچەی موچەخۆران لە عێراق لەو 10 پلەیە لە 6 پلەیە با تا بڵێن لە پلەی 10 تاوەکو پلەی 4 موچەی موچەخۆرانی عێراق زیاتر لەی هەرێم، بەڵام موچەی پلە باڵا لە هەرێم زیاترە تاوەکو لە بەغدا. بۆیە کە ئەو قانونە جێبەجێکرێ فەرمانبەرانی هەرێم بە تێک ڕائیسفادەیەکەن، بەڵام بەرپرسە باڵاکان ئیسفادە ناکەن. بۆیە دژی هەژماری منن، بۆیە دژی ئەوەن موچە بڕاتە سەر بەغدا چونکە زەرمەند ئەوانە بن، فەرمانبەری ئاسایی ناش. وەک داهاتی نانەوتی ئەم داهاتی نانەوتی ئەو فەزیحەیە بوو کە باسییان کرد 905 ملیار داهاتی دوومانگیان هەبووە، دوایی چوونە وتیان غەڵەتی مەطبعیمان کردو. غەڵەتی مەطبعی لە محاسبە ئیجراعاتی قانونی لەسەرە، ناکرێ بە جڕە قەلەمێ، یعنی یەک وەزارەت بەکامل هەڵی کردووە. بەس پێدوانی ڕاست بێ ماوەسە داهاتی ناوخۆ زۆر لەوە زیاتر داهاتی ناوخۆ ئەگەر نەوتی بخەنە سەر زۆر لەوە زیاترە. ئەو نەوتەی بە قاچاغی فرۆشن کە ئیدەنە کۆمپانیەکان و تەصفیەکرێ کە بە تەنکەر بە قاچاقی ڕوە کە بە ئەنواع و ئەشکال وەسیلەیان بۆ دۆزیوەتەوە زۆر لەوە زیاترە و پێویستە محاسبە بکرێن لەسەر ئەو داهاتە و پێویستە دینار بە دیناری لە باقەڵیان دەربێن. بەس ئەم حکوومەتی هەرێمە وەکو کەسێک وایە کۆمەڵێک شتی بردووە، بەشێک سۆتم باخەڵی، بەشێک سۆتە و باخەڵی، بەشێک سۆ باخەڵی خوارە، بەشێک سۆتە ناو گۆرەوەکانی، بەشێک سۆ ئەوێ هەرچۆنە بێ لە پزوی دەرپێکەشیا بێ هەنێ پارە بدزێ. بۆیە ئللا بۆ شتێکە گەڕێ مانگانە 20 ملیار زیاد لەمان نووسێ لەوە شتێکێنێ لەوە شتێکێنێ. بەس لەسەر داهاتی نانەوتیان دەڵێن ئێمە پشکی هەرێ پشکی بەغدا دەخێنی سەر هەژمارێکی بانکی هەموو داهاتی نانەوتی دەگەڕێتەوە. ئیدارەی مالی وازەحە لەوە ئەبێ بڕواتە سەر خەزێنەی موحەدی وەزارەتی دارایی دوای تەوزیعکرێتەوە. ئەوە لە قانون لە مادەی 50 زۆر بە وازەحی هاتوو. باشە بە کورتی لەسەر پرسی هەڵبژاردنیش یەکێ لەو سەردانانەی سەر و کێرەین بڵێن کە تەوەرەکانی هەڵبژاردن بوو. ئەوەی من زانیومە حیزبە شێوەکانی بینیوە وتوانە ئەو پرسە لای ئێمە نییە، مەسەلەی تاخیرکردن و تعجیلکردنی، بەس ئەوەندە لای ئێمەیە کە ئێمە ئامادەنین کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ماوە بۆ درێژکەینەوە. داوایان کردۆ دەرچەیەکیان بۆ بدۆزنەوە بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان لەو هەڵە استراتیجیەی کە کردی پەشیمان بێتەوە بەشداری لە پەرلەمانکە شتێکێک لە بەرپرسانێک لەم ڕۆژە یوت بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێ. مەبەستی لەوە بوو بەشکم دەرچەیەکیان بۆ بدۆزنەوە وابزان ڕادیۆیە ئەوەی ئەو بڕیارەی کە دابوویان بەشداری بکەن. ئەمریکەکان و عێراقیەکانی ژوتویانە ئەتوانن کاتەکە دواخن بە مودەیەک کە تەجاوزی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن نەکات تەوقیتەکەی کە تەواوە بێ. بۆیە ئەکرێ 20 ڕۆژ 25 ڕۆژ سەرۆکی هەرێم تاگلایەنانە، بەڵام ئەوش مجازەفەیەکی گەورەیە سەرۆکی هەرێمەیکە خۆی ئەو دەسەڵاتی هەیە ماوەسە ئەو دەسەڵاتە چۆن بڕیاری دوای خەبوو مانگی دەژەکە بیانەوێ ناتوانێت چونکە کۆمیسیۆنی باڵا محکەمەی اتحادی بڕیاردا و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بیکە. ئەگەر ئەوەی بکەن دوور نییە ئینزاریشیان داونەتەی ئەمریکەکان پێیان وتون دوور نییە محکەمەی اتحادی بڕیارێکی وەلای سکاڵایەک تەقدیم کرێ بڕیارێکی وەلایی دەرەکەن لەسەر دەسەڵاتی هەرێم کە دەسەڵاتێکی فاقد الشەرعیەیە شەرعیەت لە دەسەدا بەوەی ڕەنگە پەنا ببرێ بۆ حکوومەتێکی کاتی کە لە کۆمەڵی هێز و دوور نییە حکوومەتی عێراقی بەهانەی بۆ دروست بێ خۆی لەوێ حکوومەتێ تەشکیل بکە. باش هیچ جۆرە مامەڵەیەکیان لەگەڵ ئەوەی کە بەرەزوت وەکو دوا پرسیاش کۆمیسیۆن لە حەوت دەکەی بەسەرەتێکە تەمەنی درێژ نەکرێتەوە ئەگەر سەر و کێرەیەن بۆ نمونە مانگی دە دیاریکە ئەو کاتە لەو کاتە ناکرێتێتەوە تا کۆمیسیۆنێکی نوێ دروست کۆمیسیۆنێکی نوێ ئەو کۆمیسیۆنە 6 مانگی ئەوێ تا انتخاباتەیەەکە
عێراق بە هیچ شێوەیە نەهێزە شێوەیەکان نە فراکسیۆنەکانی پەرلەمان نە ڕئیسی محکەمەی ئیتیحادی هیچیان ڕازی نەبوون بەڵام وەکو ڕێپیشاندەری وتوانە ئەتوانێ بڕیارێکی تاگلایانە پێش وادەی تەواوبوونی کۆمیسیۆن تەعجیلیکەن بۆ ئەوەی کۆمیسیۆن فرسەتێ بکاتەوە بڵێ دووبارە ئەتوانن کاندید تەقدیم بکەنەوە ئالەو کاتا پارتی بەشداری بکە جاگەر ئەمایان کرد ئەوە بێ بە هەموو عالم بڵێن وایان زانی ڕادیۆیە ئەگەر ئەوەشیان نەکرد ئەوە پارتی لە هەڵبژاردنا بەشداری ناکە ئەو دەخاڵەی من نووسی بووم لە پۆستێکا کە پەرلەمان بەبێ پارتی دەگۆڕانکاری جەوهەری تیان ڕوویەدا ئینشاءڵڵا ئەوە جێبەجێ بێ جا باشە پەرلەمان بەبێ زۆر ئاسایە من لە زۆر قەناعەتم بەوە هەیە ئەبێ پەرلەمانی هەرێمی کوردستان تەوازون وەرگێ یعنی ئەبێ ئیش لەسەر ئەوە بکرێ پارتی وێکێتی بە هەردووکیانۆ اینجا بتوانن 56 تا 60 بێنن بۆیە ئێستا قانونەکە کە هەموار کراوەتەوە تقریبا ئەو بوارە دروستەکە 40 کورسیەکەی ترە مێنێتەوە بۆ دەرەوەی پارتی وێکێتی بۆیە هەمیشە حکوومەت لە بەرامبەر معارزەیەکی قەویا بێ اینجا استقرار لە هەرێمی کوردستان چونکە دەرکەوتووە بۆ عێراقیەکان بۆ ئەمریکیەکان بۆ دووەلی ئەقلیمی کە هەندێک هێزی سیاسی علامەتی عدەم استقرار ئاڵۆزین لە عێراقە لە ناوچەکە بۆیە ئەبێ تەحجیم بکرێن سنووریان بۆ دابرێ ئەوەی کەوا لەگەڵیان کراوە سنووردانانە سنوور بۆ حیزبی تەقەدوم دانرا سنوور بۆ تەیاری سەدری دانرا سنوور بۆ پارتی دانرا سنوور بۆ هەرێمی کوردستان دانرا سنوور بۆ هەندێک هێزی شیعە دانرا لە ڕێگەی بانکەکانیانەوە بۆیە ئەبێ عێراق بەرەو استقرار ئەمریکا لەگەڵ استقرارە تورکیا لەگەڵ استقرارە ڕەجەب تەیب سەردانەکەی بۆ ئەوە بوو ئێران لەگەڵ استقرارە دووەلی خلیجی لەگەڵ استقرار هێزە شیعەکانش خۆیان بۆ خۆیان حەزیان لە استقرارە سوپاس دەکەم سوپاس بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ماندوومان کردی سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران و خواتان لەگەڵ